وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. ئامادەباشی لە موسڵماندا دەبێت چۆن بێت و بەرامبەر چی بێت؟ ئامادەباشی یاخود کرژی لە ڕوە ئەرێنیەکەیدا واتە بوونی ویست و هەڵپەیەکی نائاسایی بەرامبەر شتە باشەکان و لێوان لێوبوونە لێیان و دڵوریابوونە بەرامبەریان، واتە ئارەزووکردنێکی عاشقانەی دین و ئەو شتانەی کە پەیوەستن بە دینەوە و ئارەزووکردنی هەستی دینی و بیر و بۆچوونی دینی و هەبوونی ئازار و تەنانەت ناڕەحەت بوون، واتە بیرکردنەوە لەو بابەتەی چەشنی بیرکردنەوە لە معشوق و هەستان و دانیشتن بە خەیاڵی ئەوەوە، واتە چۆن مرۆڤ ئارەزووی ویساڵ دەکات ئاوەها ئارەزووی ئەوە بکات دین ببێتە ژیان بۆ ژیانی، واتە ئەوەی مرۆڤ ئاگدارکردنەوەی نەتەوەکەی خۆی و هەموو مرۆڤایەتی لە هەست و بیرکردنەوە ئاینیەکان لە لای ببێتە گەورەترین کردار و تەنانەت ببێتە ئامانجی ژیانی. جگە لەمە ئامادەباشی کرژی واتە ڕقبوونەوە لە کوفر و بێڕەوشتی و گومڕایی و نەفرەت لێکردنیان لە پێناو پاراستنی زیندوێتی خۆی. مرۆڤی ئامادەباش خاوەن کرژی دەزانێت ئەگەر تۆزێک خەمساردی بنوێنێت ناتوانێت هیچ شتێک لە پێناو دیندا بکات و هیچ خزمەتێک پێشکەش بکات، واتە لای ئەم ڕازیبوونی خوای گەورە ئەو کاتە بەدەست دێت کە هەوڵ و تەقەلا بدات لە پێناو جێگیربوونی ئەو هاوسەنجیە کۆمەڵایەتیەی خوای گەورە دەیەوێت و ویست و ئارەزویەکی قوڵی هەبێت بۆ باڵادەستبوونی ئەو بیر و بۆچوون و فەلسەفەیە بەسەر ژیاندا کە لای خوا پەسەندە، بە پێچەوانەوە ئەگەر تاک بەرامبەر گومڕایی و لاروولەوێریەکان هێزی بەرهەڵسکردن و توانای سووربوونی لەسەر بەرهەڵستی لەدەستدا بێت، بە تایبەتیش ئەگەر هەمیشە لەگەڵ کوفر و گومڕایی جۆرا و جۆردا هەستێت و دانیشێت و بەمە ناڕەحەت نەبێت و کاریگەری نەبێت دەسەری، مانای وایە ئەو کەسە بە هەموو جۆرێک کرژی ئیمانی خۆی لەدەستداوە و باسک و مەچەکی ئامادەباشیەکەی شکاوە. بۆچوونی پێغەمبەری سەردار سەڵی الله عەلەیه وسەلەم لەسەر ئەم بابەتە تەواو ڕوونە و دەفەرموێت کەس لە ئێوە ئیمانی تەواو نییە ئەگەر منی لە خۆی و باوک و دایک و منداڵەکانی خۆشتر نەوێت. سەبارەت بە پاراستنی کرژی ئیمانی لەو کاتەدا کە مرۆڤ دەبێت هەندێک تایبەتمەندی لە خۆیدا دروست بکات و هەندێکی شتەرێک بکات، دەفەرموێت سێشت هەن ئەگەر لە هەر کەسێکدا هەبن ئەو کەسە شیرینی ئیمانی چەشتووە. بەڵێ ئەو کەسەی لە ویژدانیدا سەدای ئەو سێشتەی بیستووە و دۆزی و یەتیەوە مانای وایە هەست بە ئیمانەکەی دەکات. یەکەمیان ئەوەیە ئەو کەسە لە دنیادا خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێک خۆشتر بوێت، واتە هیچ شتێک نییە لە سەروی ئەمانەوە ئەو هەڵی بژێرێت. پەیوەندی خۆشەویستی دایک و باوک بۆ منداڵ و پێچەوانەکەیشی چەند شتێکی سروشتی و قوڵ بێت، دەبێت پەیوەندی مرۆڤ بەخوا و بە پێغەمبەرەکەیەوە لە ڕووی لۆجیک و داوەری و بیرکردنەوە و قەدرشناسیەوە لەوەش قوڵتر و لەسەر و هەموو شتێکەوە بێت. خۆ لە ڕاستیدا ئەو وابەستەی و خۆشەویستیە بۆ خوا و پێغەمبەری خوا مانای بیرکردنەوە و پەیبردن و گەڕان و دۆزینەوە دەگەیەنێت. ئەگەر مرۆڤ پاش گەڕان و تێفکرین گەیشت بێتە ئەو خۆشەویستیە لە ویژدانیدا، ئیدی لەسەر و ئەوەوە هیچ شتێکی دیکەی ناوێت. پەسنی یەکەمی ئەو کەسەش کە تامی ئیمانی کردووە هەر ئەمەیە، خوا و پێغەمبەرەکەی بەسەر هەموو شتێکدا هەڵدەبژێرێت. ئەگەر دەستەواژەکە فراوانتر دەرببڕین دەڵێین هەڵبژاردننی پایەکانی ئیمان بەسەر هەموو شتێکدا. ئەگەر خۆشەویستی خوا لە سینەدا بێت و نوری خوای گەورە لە ڕوخساریدا بەدی بکرێت، کەواتە هەموو شتێکمان هەیە، کەواتە هەبوونیشمان واتای هەیە. خۆ ئەگەر ئەوە نەبێت، بوون و نەبوون جیاوازیان نابێت. ئەو موسڵمانەی ئاوێتەی ئەم جۆرە تێگەیشت نەبووە، هەموو ئیمانداران و تەنانەت هەموو بوونی لەبەر ئەو زاتە خۆش دەوێت کە خۆی لە ناو خۆشەویستیەکەی داتوواوەتەوە، خۆشەویستێکی پاک و دوور لە چاوەڕوانی. بەڵێ بەرامبەرەکانی لەبەر خاتری خوا خۆش دەوێت. ئەمە یەکەم بابەت بوو. ئەو ویژدان و ئارامیەی خوای گەورە داوای دەکات یەکێکە لە توخمە هەرە گرنگەکان لە پێکاتەی کۆمەڵگادا. بابەتێکی دیکەی گرنگ دیاریکردنی هەڵوێست و دڵوریاییە بەرامبەر کوفر. بەڵێ ئەگەر خوای گەورە کەسێکی لە کوفر و گومڕایی ڕزگار کرد و
ئەو کەسە گەڕانەوەی بۆ کوفر لە کەوتنە ناو ئاگر بەلاوە ناخۆشتر نەبوو، ئەو کەسە تامی ئیمانی نەکردووە. لە دڵی کەسی ئیمانداردا دەبێت بێز و ترس هەبێت بەرامبەر کوفر و گومڕایی و هەڵە و چەوتی و ناشرینی. ئەو مرۆڤەی ئەم ڕق و قێزەی لە دڵدا نەمێنێت ئارەزووی ئەوەشی نامێنێت کە کوفر لە ناو خەڵکدا هەڵبگرێت و ئیمان ببێتە خاوەنی دڵی نەوەی نوێ. بۆ شتێکی وەهاش یەکەم شت دەبێت عەشقێکی جددی ئیمان و دواتریش ڕقێکی جددی بەرامبەر کوفر هەبێت. بەڵێ، دیاریکردنی هەڵوێستێکی وەها بەرامبەر ئەو کوفرەی کە بناغەی هەموو خراپە و چەوتی و جێرە شێوێنی و نائارامی و پشێوی و ناڕێکیەکە مەرجێکی سەرەکیە، هەم لە پێناو کردژی ئیمانی ئیماندار و هەم لە پێناو نەتەوە و وڵات و هەموو مرۆڤایەتیدا. گەورەترین خراپەی دوژمنانی ئاین و وڵات بەرامبەر مسلمانان شێواندن و شکاندنی کردژیە میتافیزیکیەکەیان بووە. ئەو بیر و بۆچوونە نەفرەتیەت جیهادی ناونا زۆرداری و سەرکەوتنی کرد بە داگیرکردن. بە دەستەواژەکەی ئیقباڵی لاهوری مێگەلێکی لە کۆمەڵگەی مسلمانان قوڵقاند. لە کاتێکدا لە مێژوودا بە شێر ناویان دەرکردبوو. ئەو نەتەوەیە ئێستا نەداگیرکردن و نەڕوتانەوە و نەیاریکردن بەڕێز و شکۆی کاری تێناکات. کەسانێکی لەم جۆرە لەبەر ئەوەی کردژیان نەماوە، ئەگەر سنووریشیان ببەزێنرێت و ناموسیشیان پایەماڵ بکرێت و شتێکیشیان بە ناوی شەرەف و ناموسەوە بۆ نەهێڵدرێتەوە، ئاخێک ناکەن. مرۆڤ لە سایەی ئەو ئامادە باشێدا دەتوانێت ئەو شتانە بەدەست بهێنێ کە ئارەزویان دەکات و تا مەزرۆیانە و لە هەمان کاتدا دەتوانێت لەو شتانەش دوور بکەوێتەوە کە خوای گەورە خۆشی ناوێن. بە پوختی ئامادەباشی میتافیزیکی ڕق و چینەی تاکە بەرامبەر کوفر و گومڕایی و یاخیبوون و خواستنی ئیمانێکی قوڵە. بەڵام هەرگیز ئەم ئامادەباشیە ڕژانە سەرشەقام و شەڕی دەستەویەخەی کۆڵانەکان نییە، بەڵکو بریتیە لە هەستکردن بە ئەندازەیەک لە جۆش و خرۆش و هەیەجان کە دەرەنجامی پێکدادانی 1001 جەنگی ناو ویژدانە و ڕۆژانە چەند جارێک شانداخزان و پشتچەمانەوەیە لە ژێر هەزاران دەرد و ئازار و سەرقاڵبوونێکی بەردەوامە بە کێشە و مەینەتیەکانی خەڵکەوە و ئامادەیی دەربڕینە بۆ سووتان لە نێو بڵێسەکانی ئاگری دۆزەخدا لە پێناو سەلامەتی ئیمانی خەڵکدا و تاقەجارێک نا بەڵکو هەموو ڕۆژێک مردن و زیندوو بوونەوەیە لە تاو ئێش و ئازارەکانی خەڵک و هەستکردنە بە ئێش و ئازارەکانی ئەوان لە ویژداندا. کردژی میتافیزیکی ناڵین و غەمگین بوونە بەرامبەر بە کۆمەڵ ڕۆیشتنی خەڵک بەرەو دۆزەخ کە چەشنی زنجیر پێکەوە بەستراون و بەرەو دۆزەخ تلێر دەبنەوە و دوولۆبوون و پێچ خواردنە بەرامبەر ئەو وێنە سامناکە و هەستکردنە بە کزەی ویژدانی ئەوانەی نسیبیان لە ئیماندا نەبووە و بیرکردنەوەیە لەوەی ئەوان چۆن دەژین و چۆن بەرگەی ئەم ژیانە سەختە دەگرن و چۆن دەتوانن لە ئەتمۆسفێری خنچێنەر و بکوژی کوفر و گومڕاییدا بەردەوامی بە ژیانیان بدەن و هەستکردنە بە ئاگری دۆزەخ لە ویژداندا بەرامبەر بەم حاڵەتە. ئەمەیە مرۆڤی خاوەن ئامادەباشی کردژی ئیمانی. ئەم جۆرە مرۆڤانە هەموو ڕۆژێک لەبەر ئەم هەستە پاک و مرۆییانەیان پلەی شەهید و پاڵەوانیان پێدەدرێت. هەر لەبەر ئەمەشە نەسەخت بوونی مەرج و دۆخەکان و نەتەسک بوونەوەی ڕێگاکان و نەزیاتر تاریک داهاتنی تاریکیەکان و نەتەم و مژ و دووکەڵی بەرچاوان ناتوانێت بیان ترسێنێت و بیان وەستێنێت و بەرەو خەمساردی ڕاپێچیان بکات. بە تایبەتیش هەرگیزا و هەرگیز سەر بۆ کوفر نەوی ناکەن. ئەو ئامادەباشیە میتافیزیکیەی لە خەیاڵی ئێمەدایە ئەمەیە. هەر کۆمەڵگایەک ئەم ئامادەباشیەی لەدەستدا بێت ئەگەر لە ڕواڵەتیشدا زیندوو بێت بەمانە دەمێکە مردووە و لە گۆڕ نراوە. دواتر خوای گەورەش جەل لە جەلالوه بۆ ئەوەی جەستەکانیان بگەیەنێتە لای ڕۆحە مردووەکانیان کەسێکی زۆرداریان بەسەردا زاڵ دەکات و جەستەیان بەو کەسە زۆردارە دەشێڵێت و ڕۆح و جەستەیان دەباتە ناو گۆڕەوە. مردن لە سەرەتادا لە ڕۆح و دڵدا دەردەکەوێت، پاشان جەستەش دەماشێتەوە و دەیبات. خوای گەورە هەرگیز ئەو مرۆڤانەی بەدەستی زۆرداراندا نەپڵۆسیوە کە ڕۆحیان نەمردووە. بە پێچەوانەوە هەمیشە دۆڕان لە بەرەی ڕۆحی مرۆڤەوە دەستی پێکردووە و بە دوای ئەویشدا بەرەی جەستەش هەرەسی هێناوە. ئەگەر بەم جۆرە نەبێت خەیاڵکردن بە ژیانێکی دینیەوە شتێکی بێهودە و خەیاڵ پڵاویە.
ئەوەی کردژی ئیمانی خۆی نەپاراستووە سەرنجامی مردنە جائیدی هەر کەسێک بێت ئەگەر لە داهاتوودا زیندوو بوونەوە و هەستانەوەیەکە بێت ئەوە لەسەر دەستی ئەو کەسانە دەبێت کە خاوەنی ئامادەباشی میتافیزیکین پاڵپشتی تاقانە لە هەموو بابەتێکدا تەنها و تەنها ئەوە